کوردستان لە بەردەم مانگێکی یەکلاکەرەوە چۆن لە دوات چرکە نووسراوێکی دادگای فیدراڵی بەهانای فەرمانبەران هات وای تێپەڕبوونی 2 هەفتە بەسەر مانگی یارموچەی مانگی نیسانی موچەخۆرانی مەدەنی هات هاتنی پارەکە دوای مشتومڕێکی زۆری نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بوو دوێنێ لە نووسراوێک وەزارەتی دارایی عێراق ڕاگەیاند بەهۆی نووسراوێکی دادگای فیدراڵی عێراق و بە بڕیاری وەزیری دارایی فیدراڵ پارەی مانگی 4 بۆ موچەخۆرانی هەرێم نێردراوە. فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق لەم بارەوە ڕاگەیاند ئەگەر نووسراوەکەی دادگای فیدراڵی نەبوایە زۆر ئەستەم بوو بەغدا بە واسانیە موچەی ئەم مانگە بنێرێت. بەغدا تێبینی لەسەر ڕادەستنەکردنی داهاتی ناوەخۆ و جێبەجێنەکردنی پرۆژەی تەوتین هەیە. پابەند نەبوونی حکوومەتی هەرێمی کوردۆتە هۆکار بۆ نەناردنی موچەی فەرمانبەران. چاوەڕێژ دەکرێت ئەگەر لەم 2 هەفتەیە حکوومەتی هەرێم لەسەر کێشاڵ پەسێردراوەکان نەگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا کێشەی گەورەتر بۆ موچەی موچەخۆرانی هەرێم دروست ببێت. حکوومەتی هەرێمیش بە بەغدای ڕاگەیاندووە لە نێوان چارەسەرکردنی کێشەی موچە لە ڕێی تەوتین و ڕێگەی بەردەوامی دەستگرتن بە هەژماری من ئەوە هەژماری من هەڵدەبژێرن. هەر ئەمڕۆژ دژوار فایق ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەتی هەرێم ڕاگەیاندووە هەژماری من بابەتێکی نیشتیمانیە و ئێمە داکۆکی لێ دەکەین بۆ ناکرێ حکوومەتی عێراق هەر شتێکی ود ئێمە بڵێین بەسەر چاو. با بڕوای چاودێرانیش ئەوەی باجی عینادیەکانی حکوومەتی هەرێم دەدات موچەخۆرانی هەرێمن و حکوومەتی هەرێم لە پێناو قازانجی بانکە هەلیەکانی خۆی گوێ بە گوزەرانی موچەخۆران نادات.